حکوومەت پێک بێت یان پێک نێت، کاربڕێکەر بێت یان لە ماوەی یاسایی خۆیدا بێت، سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی گۆڕابن یاخود سەرۆک و وەزیرەکانی کابینەکانی ڕابردوو بن، هیچ لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان ناگۆڕێت. ئەمە وتەی ژمارەیەک لە هاوڵاتیانی شاری سلێمانیە. وەک خۆیان باسی دەکەن لە ماوەی دەمانگی ڕابردوودا کە حکوومەت کاربڕێکەر بووە، هیچ جیاوازێکی لە ژیانی ئەماندا دروست نەکردووە، بۆیە چاوەڕێژ ناکەن دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەت هیچ زیادەیەک بخاتە زەرژیانی ئەوان. دامانگا حکوومەت پێک نهاتووە، کابینەی کاربڕێکەرە، هیچی لە ژیانی تۆ گۆڕیوە؟ ناوەڵە چەند ساڵە مۆزەف لە ژیانێکە نەهامەتی پارەی کارەبا قەرزارە، پارەی ئاو قەرزارە، کرێ خانووی لایە، قیستی لایە، یعنی مانە بەچی باتەوە. پێک هاتن و نەهاتنی حکوومەت چه کاریگەریکی هەیە؟ وەکو بۆ سوونی من هیچ فەرقی ناکەم، دروست بێت یان دروست نەبێتەر هەر عینە شتە. حکوومەت پێک نهاتوە دەمانگە کاربڕێکەرە وایە؟ سبێنێ پێکیت پێت وایە چ گۆڕانکارە ڕووبات، یعنی بۆچی لە هەرێمی کوردستانە ژیانی هاوڵاتیان بەند نییە لەسەر پێکهێنانی حکوومەت؟ والله لەبەرەوەی هەمووی مەسەلە حیزبەتێکەیە، یعنی هەمووی لەسەر حیزبانە، حکوومەتەکەش هەر حیزب بێ بابەڕێوانە، حیزبەکەش بۆ عەقلێتە ڕوابەڕێوە کە خۆمان نەزانی چەند ساڵە، یعنی هیچ شتێ لە گۆڕانکاری چاوەڕێ ناکرێت لەم حکوومەتە، نەک ئەم حکوومەتە دەیتریش بێت وایە هەر عینەشت کۆ بەڕێی من وایە دەیکردیش بێت هەر عینەشت. لە وڵاتانی ژیانێکە حکوومەت پێک نایە ژیانە هەڵستەیە، لێرە حکوومەت پێک ناتوە چی لە ژیانی تۆ گۆڕیوە؟ هیچ ناگۆڕێ، پێکیش بێن هیچ ناگۆڕێ. باشە بۆچی یعنی بۆچی لە هەرێمی کوردستانە کە حکوومەت پێک نایە هیچ ناگۆڕێت لە ژیانی وڵاتیان؟ لەبەرەوەی لێرە بە ناوی چاکسازی شتێک نییە، بە ناوی چاکسازی شتێک نییە، بە ناوی گۆڕان شتێک نییە، بە ناوی پێشکەوتن. ئەمانە خۆیان ژێربەژێری شەکەن، حکوومەت هەبێ نەبێ بۆ ئەمانە هەر شتێکی ڕۆتینی و شتێکە کە خەڵکی بینێ ئەڵێ حکوومەت هەیە یان نییە، ئەگەر نەبێت بۆ ئەوان باشتر و ئیسفادەی زیاترە ئیشەکان جێربەژێرەکەن. ئەگەر حکوومەتیشە بێ شتێکی کەم خەڵک ئەیزانینە هەموو شتەکانیان لە ژێردەستی خۆیانایە و بە ئیسراحەت و بە تااقەتی خۆیان ئیشەکان جێبەجێەکەن و هیچ کێشەیان میلەت ئەوەی شت نەبێ بەلایەن و میلەتە، ئەوەی کێشە نەبێ بەلایەن و میلەتە، ئیتر هەموو زەرەرەکەش بەخوا هەر بۆ میلەتی داماوە. دەمانگە حکوومەت پێک نهاتوە باشە لە وڵاتانی جیان کە حکوومەت پێک نایە بازاڕەوەستێ کار و کەسابەت دەوەستە چ فەرقێکی لە ژیانی تۆ کردووە؟ والله بڵم چ فەرقێکی کردووە، هیچ فەرقێکی وای نەکردووە، هیچێکی وای نەکردووە. لە هەموو جیهاندا حکوومەت بە باوکی میلەت دوێ نادەکرێت کە لە خەمی ژیان و گوزەرانی هاوڵاتیانیدایە و هەموو ڕێگایەک بۆ دابینکردنی ئاشتی و ئاسایش و سەقامگیری و بژێوی و بازاڕی جوڵاو دەگرێتە بەر بۆیان. بەڵام لە ماوەی ڕابردوودا لەگەڵ دروستبوونی فشاری دارایی لەسەر حکوومەت بەهۆی سیاسەتی سربەخۆفرۆشتنی نەوت یەکەم چین و توێش کە باجەکەیاندا موچە خۆران بوون کە 32 مانگ نیوە موچە و چارەکە موچەیان وەرگرت و 9 مانگیش موچەیان پێنەدرا. هەر ئەمە شەوای کردووە کە هاوڵاتیان حکوومەت بەهی خۆیان نازانن و بەدابینکاری بەرژۆندی حیزب و بنەماڵە دەست ڕۆشتوەکانی دەزانن. هەروەها دەڵێن تاکە گۆڕانکاری کە لە دوای پێکهێنانی حکوومەت دێتە ئاراوە ئەوەیە چەند کەسێک لە حیزبە بەشداربووەکانی حکوومەت دەبن بە خاوەنی پلە و پۆست و گەشت و سەفەری خۆیان و خێزان و منداڵەکانیان دەست پێ دەکات. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.